سڵاوتان لێبێ و کاتتان باش مژاری ئێستاتان پێشکەش دەکەم. مژاری ئەم جارەمان تایبەتە بە بارودۆخی کارەبا لە هەرێمی کوردستان. ساڵانە لە گەڵ دەستپێکی وەرزی سەرما و وەرزی گەرماش کێشەی کارەبا و نەبوونی کارەبا یاخود کەمبوونەوەی پێدانی کارەبای نیشتیمانی کاتژمێرەکانی کارەبای نیشتیمانی بە وڵاتیان کێشەیەکی ساڵانەیە. هەڵبەت ئەمەش کێشە 1-2 ساڵ نییە، لە چەندین ساڵی ڕابردووە تاوە کێسان نەتوانراوە ئەو کێشەیە چارەسەر بکرێت. لەم ساڵیشدا بە هەمان شێوەی ساڵەکانی دیکە بارودۆخی کارەبا بە شێوەیەکە کە کاتژمێرەکانی پێدانی کارەبا بە شێوەیە کەمی کردووەکە لاندێک پارێزگا بۆ 6 کاتژمێر کەم بۆتەوە. لە مژاری ئەم جارەماندا دەمێت لەگەڵ میوانەکەم باسی ئەو بارودۆخە بکەین کە کارەبای لە چەندین ساڵە کارەبای هەرێمی کوردستانی تێکەوتووە. دەشمانێ بزانین وزەی نوێبوون یاخود وزەی نوێبووەوە لەکوێ چارەسەری ئەم کێشەیە ئایا دەتوانێت ئەو کێشەیەمان بۆ چارەسەر بکات کە چەندین ساڵە بەدەستێوە دەناڵین بۆ پێی کە ئێستا وزەی نوێبووە لە جیهاندا و تایبەت لە وڵاتانی ئەوروپا و ئەمریکا تەرکیزێکی زۆری لەسەرە و دەیانەوێت بەم وزەیە کار بکەن لە بەرەوەی دۆستی ژینگەی بۆ پێی کە ئێستا جیهان بەدەست گەرمبوونی گۆی زەوی یاخود بەدەست پیسبوونی ژینگەوە دەناڵێنێت. پێشەوەی لەگەڵ میوانەکەم ئەم گفتوگۆیە بکەین دەمەوێت بە شێوەیەکی گشتی پانۆڕامایشی کێشەی کارەباتان یاخود کێشەی کەمبوونەوەی کارەباتان بۆ بخەمەڕۆ. بە پێی و داتایانی کە حکوومەتی هەرێمی کوردستان بە تایبەت وەزارەتی کارەبا بڵاوی کردوێتەوە لە هەرێمی کوردستان 15 وێزگەی کارەبا بوونی هەیە. ئەم وێزگانە بە وزەی جیاواز کار دەکەن، هەر یەکەیان شێوازی کارکردنی جیاوازە. بە نمونە هەندێک لە وێزگەکان بە نەوتی ڕەش کار دەکەن، هەندێکی دیکەیان بە غاز، هەندێکیان بە ئاو، دیزەڵ و وزەی نوێبۆشمان هەیە. کۆی ئەم 15 وێزگەی کە هەمانە لە هەرێمی کوردستان بە پێی ئامارەی وەزارەتی کارەبا لە ساڵی 2020 وڵای کردوێتەوە دەڵێت ئەم وێزگانە لە توانایاندا هەیە کە 6939 تا نزیکی 7000 مێگاوات کارەبا بەرهەم بهێنن. بابزانی لە ساڵەکانی 2020 لە ساڵی 2020 تاوەکو 2023 توانای بەرهەمهێنان بە شێوەیەکی گشتیاتە بە تێگڕای چەند بوو. وەکو دەبینن لە ساڵی 2020 توانای بەرهەمهێنانی کارەبا لە هەرێمی کوردستان 3068 مێگاوات بوو. 2021 3373 2022 3304 مێگاوات و 2023 3486. ئەگەر سەرنج بدەن ئەڤەرێج یاخود تێگڕای بەرهەمهێنانی کارەبا لە هەرێمی کوردستان لە نێوان ئەم ساڵانەدا و نزیکەی 3000 بوو، نزیکەی 3000 و شتێک. بەپێی ئەوەی کە وەزارەتی کارەبا یاخود بەرپرسانی حکوومەتی هەرێمی کوردستان کە لە وەزارەتی کارەبان دەڵێن ڕێژەکە بەم شێوازەیە بەرهەمهێنانی ساڵان، خواستەکەش نزیکی 6000. هەندێک کات بە پێی وەرزەکان تاوان بە پێی وەرزەکان بێگومان پێوەرزەکان خواست لەسەر کارەبا دەگۆڕێت. ئەو بەرپرسانە ئاماژە بەوە دەکەن بۆ پێی کە خواستەکان دەگۆڕێت ئێمە توانای بەرهەمهێنانمان نییە. کێشە سەرەکیەکەی ئەمان لێرە بەم شێوازەیە کە ئێستا بۆتان دەخەمەڕۆ. وەزارەتی کارەبا دەڵێت ئەگەر وێزگەکانم بەو وزانەی کە باسم کرد ئیش بکات نزیکی 7000 مێگاوات کارەبا دەتوانم بەرهەم بێنم بۆ هەرێمی کوردستان. بەڵام ئەگەر نەتوانرێ ئەم وزانە بۆ من بۆ وێزگەکانی من دابین کرێ من ناتوانم. ئاماژە بۆش دەکات کە وزەکان وزەی بۆ دابین ڕێکراوە بەو شێوەیە کە هەیە وەکو خۆیان دەڵێن بۆیە تێکڕاکەیان گەشتوتە ئەم ژمارانە وەکو دەبینن بەپی لە ساڵی 2023 گەشتوتە ئەم ژمارانە و ئەڤرێجەکەیان واتە تێکڕاکەیان 3000. واتە کێشەکە لە مابینی 4 وەزارەتایە: وەزارەتی سامانە سروشتەکان، وەزارەتی دارایی، حکوومەتی هەرێمی کوردستان و وەزارەتی کارەبا. هەر یەکێک لەم وەزارەتانە ئەگەر کێشەیەک بۆ ئەو پرۆسێسەی کە ئایان بەسێتەوە بەیەکەوە بۆ دابینکردنی کارەبا بە هەڵاتیان هەرێمی کوردستان ئەگەر کێشەیەک دروست ببێ ئەوە کێشەکە لەسەر کۆی پرۆسەکە دروست دەبێت. واتە وەزارەتی کارەبا دەڵێ من 15 وێزگەم هەیە 7000 مێگاوات کارەبا بەرهەمهێن. ئەگەر حکوومەتی هەرێمی کوردستان هاوکاریم بکات لە دابینکردنی ئەم وزانە کە هەیە دەبینن لێرەیە ئەو من ئەتوانم ئەم بڕە دابین بکەم. بەڵام وەکو خۆیان دەڵێن ئەم وزەیە بە شێوەیەکی گشتی دابین ناکرێت بۆ پێی کە بارودۆخی دارایی بەپێی بارودۆخی دارایی بەپێی خواستی زۆر ئەم وزانە یاخود ئەم بەرهەمهێنانە گۆڕانکاری بەسەرایەت و گەشتوتە 3000.
دەمانەوێت زانیاری زیاتر وەربگرین قسە و باسی زیاترەکەین لەبارەی ئەم کێشەیەوە کە کێشەی کەمبوونەوەی پێدانی کاتژمێرەکانی کارەبایی نیشتیمانیە بە هاوڵاتیان لەگەڵ میوانەکەم گفتوگۆی زیاترەکەین و دەمانێت بزانین بە وزەی نوێ بۆ ئایا چارەسەرەکەێت وەکو دەوترێت و ئێستا هەوڵی بۆ دەدرێت لە جیهاندا ناوبڕێکی کورد وەرەگرین و دەگەڕێم وڵات. دووبارە سڵاوتان لەبێ وەک پێشتر ئاماژەم پێکرد لەگەڵ میوانەکەم دەمەوێت شەنوکەوی ئەم بابەتە بکەین بابەتی بارودۆخی کارەبا لە هەرێمی کوردستان دەشمانێ بزانین چارەسەرەکەی لە ڕوئیای ئەوانەوە چۆن دەکرێت کە جەنابیان شارەزان لە بواری وزەی نوێ بووە. مامۆستاگیان سڵاو لەبێ ئەم کاتەوە باش هەڵبەت میوانداری زۆر بەڕێز ئەندازیار محەممەد ئەمین هەورامیەکەین جەنابیان ئەندازیارن و سەرۆکی ڕێکخراوی وزە و گەشەپێدانی بەردەوام بۆ پاراستن. مامۆستاگیان سڵاو لەبێ ئەم کاتەوە باش هیوادارم زۆر باشبی. سڵاو لە جەنابتان سپاس بۆ میوانداریتان هیوای سەرکەوتنتان بۆ خوازم بۆ هەڵبژاردننی ئەم بابەتە گرنگە کە بەلای خەڵکەوە بابەتێکی گرنگە و کاردانەوەی ئابووریشی ئەبێت لەسەر کۆمەڵگا. سپاس مامۆستاگیان با پرسیارەکەمان بۆ بکەین. پرسیاری سەرەکیمان ئەوێ ئەڵبەت جەناب دەزانیت ئێستا کێشەی کارەبامان هەیە کێشەی کەمبوونەوەی پێدانی کاتژمێرەکانی کارەباوە تا کەمی کردووە. دەمانەوێت پێمان بڵێیت کێشەی کارەبا چەندین ساڵە چارەسەر دەکرێت ئایا چۆن چارەسەر دەکرێت بۆ پێی کە جەنابتان کە لە بواری وزەی نوێ بووەوە شارەزاییتان هەیە دەکرێت ئەو ڕێگەیە ببێتە هەنگاوی یەکەم بۆ چارەسەرکردنی کێشەی کارەبا؟ بڵێ بە تەئکید سەرەتا بڵێم وزەی نوێ ئەوەی پێوەترێ ڕێنیوەبڵ ئێنەرجی دیارە وزەی پاشە ڕۆژە. ئێستا دنیا و ئێمەشی لەگەڵا بێ لە هەرێمی کوردستان لە مەرحەلەیەکی ڕاگوازەرین واتە مەرحەلەیەکی ئینتیقالی ترانزیەتی پێڵێن لە وزەی کلاسیکەوە یا لە وزەی ئەحفوریەوە کە نەوت و غازە بۆ وزەی خاوێن کە چەند جۆرێکە گرنگترینیان ئەمڕۆ لەسەر ئاستی جیهان تیشکی ڕۆژە لەبەرەوەی بەردەوامە و هەیە و هیچ پارە و پوڵێکیشی ناوێت بە بەلاش یەتە بەر دەستمان بەس گرنگ عەقڵێکە کە بتوانێ سوودی لێوەربگرێ و لەو بەدەردانی کاربۆنەی کە لە وێزگەکانی کارەبا دەسووتێنرێت ڕزگارمان بێت ئەبێتە هۆی بڵاوبوونەوەی نەخۆشی. دیارە لەم وەرزەدا کێشەیەکی گەورە لە کارەبا دروست بووە لە هەرێمی کوردستان لە عێراق لە ئێران لە زۆربەی ناوچەکان. هۆکارەکەی چییە؟ دیارە هۆکارەکەی بەرزبوونەوەی خواستی کارەبایە لەلایەن هاوڵاتیانەوە ئەوەش بەهۆی سەرماوەیە کە کارەبا بەکاردەهێنرێت بۆ خۆگەرمکردنەوە بۆ ئاوگەرمکردن. لە ڕاستیدا ئەمە کەڵتورێکی خراپە کەڵتورێکی کۆنە. ئێستا وڵاتانی پێشکەوتوو هەموو لەو کەڵتورە دوورکەوتونەتەوە کە ئاوی گەرم تۆ ڕاستەوخۆ دەتوانی وزە بۆ خۆی بەکاربێنی کاتە تۆ غازت هەبێ دەتوانی ئاو گەرمکەی بەکاری بێنی مەرج نییە تۆ چاوەڕێ بکەیت تا غازەکە بڕوا بۆ وێزگەی کارەبا و لەوێ بیکەن بە کارەبا و بەهێڵەکانی گواستنەوە بێ بۆ ماڵەکە دۆڵاتیە تۆ ئاو گەرمەکەی. ئەمە کەڵتورە غەڵەتەکەیە کە ئێمە چەندەها ساڵە و ناوچەکەش هەموو وەکووتم تەنها ئێمە نین لە عێراقیش گەورەترین کێشە هەیە. اینجا لێرە ئەمە دیسانەوە سپاسانەکەم کە سەقافەتی ژینگەیی گەرەکە ئەمە کاتێک تۆ کە بێت و لە بڵین 100 لیتر ئاو لە ڕێی کارەباوە گەرمی بکەی پێویست بە وزەیەکی زۆر زۆرە هەتا گەرمی ئەەکەی و هەروەها کولفەیەکی زۆرە لە ڕووی ئابوووریەوە. بەڵام ئەگەر بێت و
هەمان سوتەمەنی ئیتر غاز بێ گازوایلە نەوتە بێت و بەکاری بێنین لەبەرەوە دەزانن ئێمە پێشتر مەسەلەن خەڵک نەوتی بەکارهێنا گازوایل بەکارهێنرا لە ماڵانە ئێستش هەندێک غاز بەکارێنن لە حەمامەکانە بۆ ئاوگەرمکردن بۆ تەدفیئە بۆ شۆفاج ئێستا بەربڵاوە بەڵام ئێمە لەبەر هەندێک هۆکار بە تایبەتی لە عێراق و لە هەرێمی کوردستان کە لەبەرەوەی کارەبای گشتی پاڵپشتی کراوە لە بودجەی گشتیەوە خەڵکەکە دائیمەن هەڵپەی بۆ کارەبای گشتیە وەک دەبینی خێزانێک زۆر ئاسایی ژیانی خۆی بە 6 ئەمپێر بە 4 ئەمپێر ڕاگوزەرەکە بە کارەبای مولدە کە کولفەیەکی زۆرە وەژینگە پیسەکە بەڵام وەختێک کە کارەبا ڕئیسیەکە دێتەوە ئەڵێ ئاوەکەم گیزەرەکەم 13 ئەمپێری پێویستە هیتەر پێەکە سپلێت پێەکە دراوسێکەشی دەوروپشتی هەموو واکەن ئەمە هەبێتە هۆی بارزۆریەک لەسەر کارەبا ئیتر یا کێبڵە تەقێ یا محەولە ئەسووتێ یا لە کارەبای ڕئیسی دوای فترێکی کەم ئەکوژێتەوە ئێمە هەموو هاوینێک ئەم هاوین و زستان ئەم کێشانە لە عێراق و لە هەرێمی کوردستان و لەو ناوچەیە هەیە بۆیە ئێستا لە ڕاستیدا فکر لەوە کراوەتەوە کە ئێمە هەوڵ بدەین وزەی خاوێن طبعاً وزەی خاوێن تەنها ئەوە نییە کە تۆ بێنی بڵێن چەند پەنەڵێکی سۆلەر لە سەربانەکە دائەنێ و کارەبای پێ دروستەکەی طبعاًەوە دیسانەوە کارەبایەکی سنووردارە و کولفەیشی هەیە بەڵام هەندێ ئیشی لاوەکی هەیە بە ئینگلیزی پێیان ئەڵێن سایت ئینەرجی مەنەجمنت واتە ئیدارەدانێکی لاوەکی ئەم ئیدارەدانە لاوەکەیە چییە؟ بۆ نمونە ئێستا من لەسەر بانی ئەم ماڵی کە قسەی لێوە ئەەکەم ئاوگەرمکەرێکی تاقەی شەمسیم داناوە یعنی سعرەکەشی زۆر ملائمە و 5 ساڵیشە من ئاوگەرمکردنم لە ماڵەوە لە ڕێگەی گەرمای بڵێن ڕۆژەوەیە نەک پەنەڵی کارەبایم دانابێ نەخێر کەوابوو ئەمە یەکێک لەو شتانەیە ئازلکردنی ماڵەکان ئەمە شتێکی ترە کە تۆ ئێسا پەنجەرەی دەبڵ جام و دیواری عازل و سەقفی عازل و ئەمانە پەیدا بووە ئەمە تۆ ئەوسا ئەوەندە وزەت ناوێ ئیتر وزەکەت هەرچی بێ ئەمە سەقافەتێکە دیارە ئیشکردن لەسەری بۆیە ئێستا لەسەر ئاستی جیهانی ڕێکخراوی وزەی جیهانی هەیە IEA International Energy Agency باشە مامۆستا چۆن بتوانین ئەمە پێناسە بکەین لەسەر حکوومەتی یاخواڵێن لەسەر وەزارەتی کارەبا و هەرێمی کوردستان بە شێوەیەکی گشتی و بمانەوێت ئەم زەنیۆ بۆ دەستپێک بێتە دەستپێکێک بۆ ئەوەی کە چارەسەری کێشەی کارەبا بە شێوەیەکی گشتی بکەین تۆ لە ڕۆژانەسێکە بمان ڕوونکەرەوە هەنگاوی یەکەم چی یاخۆ دەبێت چی بکرێ هەنگاوی یەکەم ئەوەیە ئەبێ ئێمە ئەو سەرچاوانەی کە هەمانە ئاو بۆ نمونە کە ئێمە خبرەیەکی باشمان هەیە ئێمە لە وێزگەکانی دوکان و دەربەنی خان کارمان کردووە ئەو وزەیەی کە لەوێوە دەستمانەکەوت وزەیەکی خاوێنە و ساڵانێک کە خواستی هاوڵاتیان کەم بوو و ژمارەی دانیشتوانیش بەو شێوەیە نەبوو ئێمە لە 100 وزەی خاوێنمان بەکارهێنا بەڵام ئێستا لەبەر ئەوەی ئاوەدانیەک هەیە و خواستێکی زۆر هەیە لەسەر وزە ئەوان هاتوونەتە لەسەر 2 یان 3 لە سەتای ئەو کارەبایە هەمانە بەڵام وزەی تیشکی خۆر وەکووتم ئێستا لە زۆر شوێن لەسەر ئاستی ماڵان یعنی خەڵک وەکو خۆی بەکاری ئێنێ طبعا ئەوە واجبی حکوومەتیشە طبعا حکوومەت بەرپرسە لەو پلان و لە جێبەجێکردنی ئەمانە بەڵام لە عینەن کاتا هەموو هاوڵاتیەک حتا خوێندکارێک مناڵێکی ڕەوزە قوتابیەکی ئامادەی لەسەر شانیەتی کە پێوەرە ژینگەیەکان کە لە ماڵەکەی شاحنەکەی ئەگەر ئیشی پێنەما ئەبێ دەریکا لەبەرەوەی کارەبا سەرفەکە گوڵۆپێک کە ئیشی پێینە بیکوژێنێتەوە ئەمە هی حکوومەت نییە ئەمە ئەو یارمەتی حکوومەت نادا ئەمە سەقافەتی خۆیەتی ئەمە لە شوێنێکەوە دووکەڵی وێزگەکانی کارەبا کەمتر ئەبێتەوە ئەو کە ئەم گڵۆپە ئەکوژێنێتەوە معنایەوەیە ئەمە ئیشێکی مرۆییە ئیشێکی ئەخلاقیە ئەمە منافەسەیەکی حیزبایەتی نییە بڵێم حیزبی ئەلف لەگەڵ حیزبی با ئەو لە حکومە و ئەمە ئیشی هەمومانە بۆیە وڵاتانی دنیا
کێشەی ژینگە و مەسائلی وزەی خاوێن و خزمەتی گشتی دائم بە دەستە جەمعی ئەکرێ. ئێمە ئەبێ مناڵەکانمان، باوکو دایکمان، خوشکانمان هەموو کەس تێبگەێنین کە ئەمە ئیشێکی مرۆییە پێش ئەوەی ئیشێکی دەسەڵات بێ و ئەمانە. بەڵێ ئەوان مەسئولیەتی زیاتریان دەسەڵات مەسئولیەتی زیاتری لەسرە، بەڵام هیچ دەسەڵاتێک بەبێ هاوکاری خەڵک ناتوانێت بەرنامەکانی جێبەجێ بکە. ئەبێ خەڵک هاوکار بێ، ئەبێ خەڵک دائما بە وزەیەکی ئیجابیەوە بیر بکاتەوە کە من ئیشێگەکەم ئەمە کاردانەوەی گشتی بۆ کۆمەلگاتیایە. وەکو وتم ئێستا دنیا کار لەسەر ئەوە ئەکا کە وردە وردە بەرە وزەی خاوێن بچین. ئێمە سەرچاوی سروشتی وەکو وتم هەمانە، بەڵام لە هەمووی گرنگتر وەکو بیستوتان ئێوە لە دەستگاکانی کارەبا لە ساڵانی ڕابردوو ئێستا ئەڵێ یعنی ئێمە باشترینین لە 135 وزەکەمان بزر ئەبێ. بۆچی بزر ئەبێ؟ لەسەر ئەو هجوومەیە کە کارەبای ڕئیسی دێتەوە و ئەو هەموو ئامێرانە پێکەن لە 135ەکەی جگە لە سەتادەیەکی کە بڵین شتی تەکنیکیە ئەوە لە زۆر شوێن هەر هەیە، بەڵام ڕێژەکەی 8 لە 6 لە 10 لە 100 نەک 35 لە ئەسەر ئاستی عێراق طبعاً 50 لە 100. ئەمە ئەبێ جاری ئێمە ئەوە بگەڕێنینەوە، هەوڵ بدەین ئەو شتە کەم بکەینەوە. ئێستا بە سنووردارکردنی سەرچاوەکان بەوەی کە پێوەری زیرەک دانراوە ئەمە هەنگاوێکی باشە تا سنوورێک سووتانی محەولەکان کەم بووێتەوە. ئەمە تەنها قسەی من نییە، بڕۆ لە دهۆک لە مهندسێکی کارەبا بپرسە لە سلێمانی لە هەڵەبجە، هەموو خەڵکی فەنی ئەم ڕاستیانە دەزانن و ئیشی لەسەر ئەکەن. بەڵام بەداخەوە وەختێک کادرێکی حیزبی یاوەکو ئەندام پەرلەمانێک کە سەربەلایەنێکە ئەو هەدەفێکی تری هەیە، ئەو ئەوێ لەلایەنێک بدا بۆ ئەوەی بەبستی خۆیەتی هەڵیان بژاردووە. ئەجا ئێمە ئەم کێشەیە بۆیە باسی یەکەم ئەمە بەردنامەی ئێمە نییە، بەس کێشەیەکی سەختە لە هەرێمی کوردستانە. ئێمە ئەبێ بە هەمومانەوە هەوڵ بدەین کێشە ئەساسیەکان چارە بکەین، هەوڵ بدەین مامۆستا پێشبینیەکەن کە ئەگەر پرۆژەیە بکەوێتە گەڕ کێشەکە چارەسەر دەبێت و ئایا چەندیشی پێوەچێت؟ بەڵێ ئەمە بە تەکید کاتی ئەوێ. ئێستا بۆ نمونە وەزارەتی کارەبا پلانی هەیە کە بۆ ساڵی 2030 کە ڕێژەیەکی باش لە کارەباکەی بکا بە وزەی خاوێن، هەروەها بە حکوومەتانی ناوچەکەش وەکو وتم. بەس کێشەی ژینگە دائما ئەبێ بە هاوکاری خەڵک بکرێ. ئێمە ئەبێ هەوڵ بدەین هاوکار بین لەو ڕوەوە. بۆ نمونە ئێستا بۆ نمونە سیارەی کارەبایی ئەمانە دۆستی ژینگەن، سیارەی هایبرید هاتوونەتەوە لەو ڕێژەیەکی کەمە لە هەرێمی کوردستانە. بەڵام ئێمە ئەبێ سەرەتا کار لەسەر وزەی خاوێن بکەین. وەختێ من سیارەکەم شەحنکەم بەڵام کارەباکەم ئەسڵەن بۆ خۆی لە وزەی کلاسیکەوە هاتبێ، یعنی کەوایە وەکو من هیچێکی وام نەکردبێ. بۆیە ئەمڕۆ ئەوە بووە بە ئەساس بووە بە دروشم. دیارە هەر ئەوەشە پاڵی بە ئێوە ناوە کە ئەم بەرنمەیە ئامادە بکەن. سەقافەتی خەڵک گرنگە، ئەبێ ئەو سوتەمەنیە حتا مەثلەن بۆ هەڵبژاردننی سیارە خەڵکێکی ڕۆشنبیر و فکر لە ژینگە بکاتەوە، ناڕوا مەکینەیەکی گەورە هەڵبژێرێ، ئەڕوا مەکینەیەک هەڵەبژێرێ کە کەمترین سوتەمەنی بەکارێنێ بۆ ئەوەی ژینگە پیس نەکا. بۆیە کارکردن لەم بوارانە زۆر گرنگە، زۆر بابەت هەیە. مەسەلەن یەکێ لەو شتە لاوەکیانەی ئێستا پێتەڵێ مەسەلەن کە ئێستا ئاژانسی وزەی جیهانی کە زۆربەی وڵاتە گەورەکانی دنیا بەشدارن لەگەڵی لەوێ ئیش لەسەر ئەوەکەن بە تایبەتی دوای حربی ئۆکرانیا و رووسیا ئەڵێ دەرەجەی حرارەی سپلێتەکان ئێمە ئەبێ لەسەر 26 دایان بکەین، نەک وەکو لای خۆمان ئێستا لە هەندێک شوێنە بینین لەسەر 30 دایان ئەنێن. بۆ لەبەر ئەوەی کەفاعیدا ئەبەزێ و هەدەفەکەی تۆ کە دادناوە خۆتی پێفێنگەکەیتەوە یاوەکو خۆتی پێگەرمەکەیتەوە، هەدەفی خۆت ناپێکی ئەگەر بێت و بە تەندروست بەکاری نهێنی. بۆیە لەسەر ئەوە زۆر ئیش ئەکرێ. ئەبێ ئێمە لە ڕاستیدا ئیشی یعنی ئیش ئەبێ وەکو لە ڕەوزەکانەوە، لە مەکتەبەکانەوە، لە زانکۆکانەوە ئەبێ ئیشی لەسەر بکرێ و بە ئیشێکی پیرۆزی بزانین.
ئێمە ڕێکخراوەکەمان ڕێکخراوێکی قازانجنەویستە و هۆشیاری ژینگە بڵاوەکەینەوە بەڵام ئەوڕۆ ئەوەی کە ژینگەی هەرێمی کوردستانی پیس کردووە لە ڕاستیدا زیاتر وێزگەکانی کارەبان کە بە سوتەمەنی گاز و گازوایل و نەوتی ڕەش و یامۆلێدەکان ئێستا خۆشببختانە پرۆژەیەک هەیە کە چەند ساڵێکە دەستی پێ کردووە کە پرۆژەیە کە زۆر دۆستی ژینگەیە بەوەی کە تا ئێستا وابزانم لە 400 مۆلێدە هەڵگیراوە بەوەی کە پرۆژەی ڕووناکی ناو دەبرێ بەوەی کە کارەبایەکی سنووردار دەدرێ بەوانەی 24 سعات کە کارەبا بەکارهێنن ئەمانە نزیکەی 2 ساڵە لە ستیەکان بەکار هاتووە و کاردانەوەی باشی هەبووە هەر بەخۆی ئەمە وەزارەتی کارەبا ئەڵێ ئەم فیدەرە ئێمە پارکە کارەبای بڵین ڕئیسیمان پێئەدا بە ناجێگیری بە ڕۆژی 10 سعات و 12 سعات ئەڵێ ئێستا تێگڕای بارەکەی لە 135 دابەزیوە معنای ئەوەیە ئێمە ئەبێ هەوڵی کارەبایەکی جێگیر بدەین بۆ هاوڵاتیان چونکە ئەمەی کارەبا هات و کارەبا ڕۆیشت هەتا ئەم فلیمە بمێنێ دۆخی کارەبا باش نابێ بەوە باش نابێ تەنها ئێمە بڵین وڵا ئێزافەی مەحەڵەیەکی ترمان کرد ئەوە 200-300 مێگاوات ئەوە حەلا ڕئیسیەکەی لەوەیە کە ئێمە خەڵکەکە پێوەرێکی بۆ دابنین کە بزانێت چۆن سوود لە سوتەمەنیەکە وەرەگرێ وەکو تۆ کارتێکی سەبارەت بە ئەو سیستمانەی کە بینیوتە چی سیستمێک بە تایبەت هەڵبەت مەسم لە وزەی نوێ بۆیت ئەوەی کە بۆ پێیکە جەنابە شارەزایت چی سیستەمێکی لە چ وڵاتێکدا هەیە کە دەبینێت کە پێویستە بۆ هەرێمی کوردستان و دەبێت هاوشێوەی ئەوەی لێ بکرێ دەتوانی بە وردەکاری پێمان بڵێ بزانین ئەو سیستەمە لە کام وڵاتە و باشترین سیستەم بۆ ئێستا هەرێمی کوردستان چییە؟ بەڵێ دیارە وڵاتان ئەوەی کە کاری لەسەر ئەەکەن بۆ نمونە نەرویج یەکێ لەو وڵاتانەیە وڵاتێکی ئەوروپیە و شەبەکێکی باشیان هەیە لە 100 نزیک ئەبنەوە کە کارەباکەیان تەنها و تەنها لە ئاوەوەیە لەبەر ئەوەی سەرچاوەکانی ئاویان بە شێوەیەکی تەندروست بەکاردەهێنن و لە عینن وەختیشە سەقافەتێکیان هەیە لە بەکارهێنانی کارەبا و وڵاتانی تریش هەیە زۆر کە ئیش لەسەر ئەوە ئەکەن ئێستا بەرەو پێی ئەڵێن نێت زیرۆ یعنی تۆ بەوەی کە وقودی ئەحفوری کە لەنەوت و غازە بەجارێ دەگەیەنیتە سەر سفر ئیتر چەشنەکان لەوانەیە زۆر گرنگ نەبێت چونکە وزەی خۆر لە هەموو دنیا مادام بەشەر ئەژی بە وزەی خۆر ئەژی یعنی هەر وەختێک ئەگە وزەی خۆر نەما یعنی ژیانیش نامێنێت لەسەر کوڕەی ئەرزی بۆیە ئێستا هەوڵێکی زۆر جدی هەیە بۆ سوودوەرگرتن لە وزەی خۆر لە گەرمیەکەی لە بەرهەمێنانی کارەبا بۆیە ئێستا هەندێک وڵات هەیە لە 130 کارەباکەی لە وزەی خاوێنە ئێستا مؤتەمەری ئەوەی کەش و هەوا کە لە باکۆ لە ئەزەربایجان گیرە پلان هەیە کە ئەزەربایجان وڵاتێکی لەوانەیە زۆر بڵێم زۆر پێشکەوتونیە وڵاتێکی بچووکە و لەوانەیە هەژاریشە زۆر ئابووری بە قووەت نییە بەس کەهڕۆمائیەکانیان هەموو سوودیان لێوەرگرتوون و هەروەها تیشکی ڕۆژیان هەیە و هەروەها وزەی بایان هەیە ئەمانە هەموو وەسائلن هەر کەسە و تەکنۆلۆژیاش خۆشببختانە ئێستا پێشەکەوێ ئێمە ئەتوانین زۆر بەباشی سوود لەو وزە خاوێنە وەرگرین بۆ ئەوەی بتوانین لە ڕووی ئابوووریەوە ئیسفادە ئەەکەین لە ڕووی ژینگەیەوە ئێمە ژینگەکەمان پیس نابێ و هەروەها وزەیەکیش دابین ئەەکەین کە ئەتوانین نەوت و غازەکەمان بۆ سەناعەتی پیترۆکیمیاوی و شتی تر بەکاری بێنین کە هەزارەها هەلی کار بۆ گەنجان و بۆ دەرچوانی زانکۆکان دابینەکە. زۆر بەڕێز ئەندازیار محەممەد ئەمین سەرۆکی ڕێکخراوی وزەی گەشەپێدانی و بەردەوام بۆ پاراستنی ژینگە. مامۆستاگیان زۆر سپاس بۆ دەرفەتەکەت. زۆر سپاس بۆ ئێوەش و بۆ بەرنامەکەتان و هیوای بەردەوامیتان بۆ ئەخوازم و هیوادارم لە کەرتی وزەی خاوێن و ژینگە ئیش بکەن لەبەر ئەوە دوا ڕۆژی خەڵکە و زۆر سوودی هەیە بۆ خەڵک لە ڕووی ئابووریەوە لە ڕووی تەندروستیەوە لە زۆر ڕووەوە زۆر سپاس. زۆر سپاس.
لا سلێمانی بەرزەبردی حەبسەخانی نەقی بە ڕووی شۆفێراندا کرایەوە لا ڕێو ڕسمێکدا کە لەیلا عومەر سەرروی شارەوانی سلێمانی تێدا ئامادە بوو بەرزەپردی حەبسەخانی نەقیب کرایەوە و تێیدا خاتو لەیلا کۆنگرێکی ڕۆژنامەوانی دەرباری کردنەوە بەرزەپردە ئەنجامدا لە کۆنگرە ڕۆژنامەوانیەکەیە داوای لێبوردنی لە هاوڵاتیان و شۆفێران کردکە و ماوەی ئاستەنگیان دروست کردووە و جەختی لەوەش کردەوە ڕاست ئێمە ئاستەنگمان دروست کردووە بەڵام پرۆژەکە گرنگ بوو. بەناوی سەرۆکاتی شارەوانی سلێمانیەوە خۆمان بە خۆشحاڵە زانین کە ئەمڕۆ لە خزمەت ئێوەی بەڕێزای بۆ مەراسیمی ڕاگەاندنی کردنەوەی بەرزەپردی حەبسەخانی نەقیب کە لەلایەن کۆمپانیای خۆرەخاوە جێبەجێ کراوە کە یەکێکە لەو پرۆژە گرنگ و استراتیجیانەی کە لەم ساڵدا کرایەوە بەڕووی هاوڵاتیانی خۆشەویستی شارەکان و شارەکەمان و سەردانیکەران و گەشتیارانماندا. ئەم پرۆژەیە جێگای خۆشحاڵیە کە لە پێش وادەی خۆیان تەواو بووە بە دیزاینەری ناوخۆیی ئەنجام دراوە کە بودجەکەی لەسەر ئەستۆی کۆمپانیای ئاجزۆ بە خۆبەخش جێبەجێ کراوە. پاکێجەکەی پاکێجێکی گەورەترە پێک هاتووە لە بەرزەپردێک کە ئەمڕۆ کرایەوە و هەروەها نزمەپردێک کە لە ماوەکانی پێشوە لە دوای گفتوگۆ و دراسەیەکی زۆر بۆ کەمکردنەوەی لۆدی و ترافیکی ئەم ناوچەیە بەدەستخۆشیەوە بۆ لیژنەی پردەکان و هەروەها بۆ لیژنەی پەیوەندیدار و خەڵکی پسپۆری ناو سەرۆکایەتی یاداشتێکی چێر و پڕی پێشکەش بە سەرۆکایەتی شارەوانی کرد و پەسەندەی وەرگرتە لایەن ئێمەوە بۆ بەردەم ئەندامانی ئەنجومەن بەدەستخۆشیەوە بۆ ئەندامانی ئەنجومەنی شارەوانی کە ڕەزامەندیان ناوە دەنگی پێویستی هێنا بە مەبەستی ئەوەی کە بخرێتە بواری جێبەجێکردنەوە. ئەم پرۆژەیە لەسەر فەرمان و ڕاستپاردەی بەڕێز قوبات تاڵەبانی ئەنجام دراوە خراوەتە بواری جێبەجێکردنەوە. بەردەوامی پێداگیری بەڕێزیان و سووربوونی بەڕێزیان لەسەر ئەنجامدانی پرۆژە خزمەتگوزاریە گشتیەکان وای کردووە کە ئەم ڕۆژێکێکی تر لەو بەرهەمانە بخرێتە خزمەت هاوڵاتیانی خۆشەویستەوە بە بەپێی راپۆرت و کۆنووسی ئەندازیاران و تیمی سەرپەرشتیاری شارەوانی بە کوالیتێکی بەرز بە دیزاینێکی جوان کامە ئەم دیزاینی قەوسە یەکەم دیزاینە ئەوەندەی کە ئێمە ئاگادار کرابێتن و پێمان وترا بێت کە لە سلێمانی جێبەجێ کراوە ئەوەش جێگای خۆیەتی کە دەستخۆشیان لێ بکەین. ئێمە وەکو سەرۆکایەتی شارەوانی سلێمانی بۆ ئەم ناوچەیە کە گلەی و گازندەی هاوڵاتیان بەردەوام هەبووە کە لۆد هەیە کە حکومەت پێویستە چارەسەری کات یەکێکی تر لەو پردانەی کە ماوەی ئەمە پێش بە دەستخۆشیەوە بەردی بناغەی دانرا پردی یەکتر بڕی تۆفیق وەهبی بووە کاویش بە هەمان شێوە لەلایەن ئەم کۆمپانیایەوە ئێستا بە چڕوپڕی کاری لەسەر ئەکرێت. ئێرەوە جێگای خۆیەتی داوای لێبوردن بکرێت لە هاوڵاتیانی شاری سلێمانی لە شوفێران کە ماوەیەک ئاستەنگیمان بۆ دروستکردن کە بەڕام ئەمڕۆ خۆشبەختانە تەواو بوو و خرایە خزمەت هاوڵاتیانی خۆشەویستەوە. بۆیە جارێکی کە بە خێراتنتان دەکەین بە خێر بێن سەر چاو خۆمان بە خۆشحاڵە زانین و پرۆژە خزمەتگوزاریە گشتیەکان بە پاڵپشتی و پشتیوانی و فەرمانی ڕاستپاردەی بەڕێز قوبات تاڵەبانی بەردەوامی ئەبێت و سواز بەخوا پرۆژەی گەکەینەوە بەردی بناغی پرۆژەیەکی کە دانەین ئەم پرۆژەیە ئەم پرۆسەیە بەردەوامی هەیە بە هەوڵ و هیمەتی هەموو لایەک. وەزارەتی ناوخۆی هەرێم لە نووسراوێکدا کە ئاڕاستەی پارێزگاکان و ئیدارە سەربەخۆکانی کردووە داوا لە کارمەندان و ئەفسەرانیان دەکات کە بچن کارتی نیشتیمانی دەربێن یاخود ئەو کەسانی کە کارتی نیشتیمانیان دەرهێناوە داوای لێ دەکات بچن کارتی نیشتیمانی دەربێن لەبەر ئەوەی ئەگەر دەری نێنن ئەم دەرنهێنانی کارتی نیشتیمانی کاریگەری لەسەر موچەکەیان دەبێت. لەو بارێشەوە عەمید زۆر بەڕێز عەمید سیامان حەمەحسێن بەڕێوەبەراتی ڕێگەزنامەی سلێمانی قسەی بۆ تۆڕی میدیایی ئێستا کردووە و وردەکاری ئەو نووسراوەمان وەدەخاتەڕ. هەڵبەتێ وەکو ڕێگەزنامەی سلێمانی لە هەموو کاتی قەیران و قەیرانەدارایەکانە بەردەوام بووین لەسەر ئەنجامدانی ئەرکی خۆمان و جێبەجێکردنی ئەرکەکانی سەرشارمانە لەو چوارچێوەدا نەمان هێشتووە یاخود ڕێگریمان کردو لە دروستبوونی ئەو حاڵەتی پیوتێ بایکۆت لە بەڕێوەبەراتیمان ڕێگەمان پێناوە لە هەموو کاتی قەیرانەکانە ئەو بایکۆتە دروست بێ بەڵام بەهۆی قەیرانی داراییەوە ناچار بووین هاوکاری کارمەندەکانمان بکەین. هاوکاریکردنەکەش لە چوارچەوەی حدێکی معقولایە ئەو حەدە معقولی کە بتوانین ڕەچاوی باری دارایی و باری مائیشی ئەوان بکەین
ئەمەش هەندێک جار بۆتە هۆی ئەوەی کە ئەدای ئێستامان وەکو ئەدای ئەو کاتە نەبێکە کارمەند بایکۆتی کرد بیا خود بایکۆتی نەکردبی و کاتەکە هەمووی داوامی کردووە لەوانەیە تۆزێک لە ئەدایمان کردبێ بەڵام بەردەوامی ێسەشەر بەردەوامی لێشوکار و هیچ کاتێک دەرگاماندا نەخراوە و هەموو کاتێک لە خزمەت هاوڵاتیان نبووین داواکارین لە هاوڵاتیان بەڕاستی مراعاتی وەزعی ئێمەش بکەن هەڵبەت ئێمە کاراسانیمان بۆ هەموو کەسێک کردووە فەرمانبەر بۆ هاوڵاتی بووە هەر کەسێک بە پێویست هاتووە لە هەمان کاتە کە زانیمانە حاڵەتەکەی ضرورە بە تایبەتی ئەم حاڵەتانەی کە لە چوارچێوی و جێبەجێکردنی ئەم ڕێنمایان فەرمانی وەزارەتی ناوخۆیە ئێمە دیارە هەموو کات کاراسانیەکەین بە تایبەتی بۆ حاڵەتانە بۆ فەرمانبەران و بۆ کارمەندان بۆ ئەفسەران هیچ کاتێک ڕێگریان بۆ ناکەین یاخود کە هاتنە بەڕێوەبەراتیمان دەست بەجێ شوکارەکانیان بۆ جێبەجێیەکەین پێشنیاری چەکەین بۆ هاوڵاتیان ئەو هاوڵاتیانەی کە مەسەلەن حاڵەتێکی زۆر پێویستیان نییە بۆ کارتی نیشتیمانی ئەفزەلێت بین بە ئەم فەرمانبەر و ئەفسەر و کارمەندانەمان با ئیشی ئەم موچەخۆرانە بڕوا باشە لەم کاتەیە وەک لە ئیشێکی کە زۆر پێویست نییە بەڵام لە حاڵەتی پێویستیشە هەموو کاتیش خۆمانمان کردو و شکاری هاوڵاتیانمان ڕای کردو و فەرمانبەرانیش دیارەیتر لەمە دو ئەفزەلێتیانینە فەرمانبەران و ئەفسەران و کارمەندانیش بژاری ئەستان پێشکەشکردن ئاسوودە بن.